خەمۆکی دوای منداڵبوون بزانین ئەوەی کە خەم دەخوات پێکاتەکەی کێیە دەمانێت بزانین کە چی بکەین کە خەم نەخۆین یعنی بێ ڕۆڵیان هەیە ڕۆڵەکەیان چییە؟ چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن چی لێ دەکەن؟ دەبێ هەمیشە مرۆڤ بیر لە بیرکردنەوەکانی بکات لە ژن زیاتریان لە پیاو ئەو زۆر پێکەنینەم شاردنەوەی شتێکی ترە کەواتە پیاوانیش تووشی خەمۆکی دوای منداڵبوون بۆچی توش دەبن؟ بۆ دەڵێ دکتۆر خەم بەبا دەکەم ئەو نەخۆشیە شەرم مەکەن یعنی باس بکەن چۆن مامەڵە لەگەڵ خەمکەین سڵاوتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراسەوە لەگەڵتانم لەم بەرنامەیەدا باسی خەمۆکی و خەمۆکی دوای منداڵبوون دەکەین دەمانێت بزانین کە چی بکەین کە خەم نەخۆین بەڵام ئەگەر خەمیش هەبوو چۆن مامەڵە لەگەڵ خەم بکەین چی بکەین بۆ ئەوەی وەکو ئەم گوڵە وشک نەبین یا وشک نەبینەوە وەکو ئەم گوڵە سەوز و جوان و گەشاوە بین بە باسکردنی خەمۆکی هەروەها لە نێو خەمۆکیشدا بابەتێکی زۆر گرنگ کە خەمۆکی دوای منداڵبوونە کە ئەمە یەکێک لە کێشە گەورەکانە یەکێک لە نەخۆشیە زۆر جددیەکانە بەڵام شاراوەیە وەکو هەر بابەتێکی دیکەی پەیوەست بە دەرونی تاکی ئێمە بۆ ئەوەی هاوشێوەی نەخۆشیێکی دیکەی جستەیی مامەڵەی لەگەڵکەین چۆن کەسێک توش بووی شەکرێ و ئاساییە ئاوها کەسێک تووشی خەمۆکی بێت ئاساییە هۆکار هەیە چارەسەریش هەیە چارەسەریش لە لای زانستی پزیشکیە بەڵام خۆمان بڕیار دەدەین چارەسەر وەردەگرین کە وەریشمان گر سوودی لێ وەردەگرین یان نا میوانەکانم لە شوێنێکی زۆر تایبەتی باشووری کوردستانەوە هاتوون کە ئەویش شارۆچکەی هەریری خۆشەویستە زۆر بەخێربێن سەرچاو چەپڵەیەک بۆ هەریر من لە هەریر کاری پزیشکیم کردووە شانازی دەکەم کە توانیمە خزمەتی هەریر و دەوروبەری هەریر بکەم اینجا هێندە میوان دۆست هێندە ڕەسەن هێندە پاک و بێگەرد هەر پێم دەکرا هەر خەریکی داوەت خواردن بوو لە هەریرێ ئەگەر بە خەڵکی هەریرێم کردبانە دەبووە ئایشکەم لە خەستەخانە دەبووە هەر سێژەمە داوەت بوومایە هێندە میوان دۆستن هێندە ڕەسەنن ئێوە ئەندامی دامەزراوەیەکیشن دامەزراوەی ناوەندی باڵای سەفینیش کە ئەمڕۆ لە شەقڵاوەوە بە هەمان شێوە لەگەڵماندان اینجا هەریر و شەقڵاوە هەردووکی بۆ هەمومان زۆر ئازیز و تایبەتن تاکی شەقراوێ وەکو ئاو هەواکەی وەکو کەش و هەواکەی پاکن وەکو سەفینیش بەهێزن شاخن کارکتەری بەهێزیان هەیە اینجا ئەوانیش بە هەمان شێوە میوان دۆستن میوان دۆستی خاستێکی کوردەواریە لە هەموو شار و شارۆچەکانی کوردستان باسی هەریر و شەقڵاوەمان کرد ئێستا کاتی ئەوەیە پێشوازی لە میوانێکمان بکەین بڵێن لە چۆ هاتووە لە دهۆکە ڕەنگین هاتووە دهۆکە ڕەنگین لە بەهدینانەوە ئەویش دکتۆر وارژین یاسینە کە پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانە دکتۆرە بەخێر بێ زۆر سڵاو ئەحواڵ باشە الحەمدوللا ئێوە چۆنن فەرموو دکتۆرە وەڵا باشین زۆر سپاس دەکەم کورسیەک هەڵبژێرە بەدڵی خۆت یاخوا بەخێر بێ زۆر سپاس سڵاو لە تۆ لە هەموو بینەران گەلێک سپاس زۆر بەخێر بێ سەر چاوان زۆر سپاس ئەی دەنگ و باسی دهۆک الحەمدوللا زۆر باشە خوا بەزیاد بێت ئینشەڵا هەر زۆر باش بێت زۆر سپاس کاک عوبێد چۆنە زۆر سپاس باشە سەلامی هەبوو زۆر سپاس کاک عوبێد ڕۆژنامەوانێکی ورد و بە سەلیقەیە کەی دەتوانین بە کەسێک بڵین خەمۆکی چییە کەی دەتوانین بڵێن ئەو کەسە خەمۆکی هەیە هۆکارەکانیشم پێ بڵێن ئەم هەمی بخەم بکەوین وێ بزانین چونکو ئەم مرۆڤین مە هەستت هەین
جلك طبيعية رجاكش خورا بدلتي تون بيت تنا مرتاح بي أبا حساب نابيتن خموكي أو كاتت بتا نخوشي ما بيفر هنا بتعمل سروي بيفر بتشين هندك نيشان ما يتهين أو نيشان فيتن تماويك ديار كريدا كيم ترنبنش دو حفتيا الدف نخوشيكي هبن بينجش ونيشانا حتى أم بجين أفا نخوشيا خموكيه وكيدي اگر فترة ايك بخم بيت يان حادثة كاد بيت سري يان تشتك هبيتن اوا حساب نابيت نخوش يا خموكيه اوا دايا ديار بيت چونكو گلك جارات نافقو تابيادا چتيتا گوتن بس شتون كوسيا راس كم وشك تحملنا كم بيت دلمتو والله خموكيه هات يمن يعني اوا مهمة مرو بزانيتن كو همي قوانن نخوشيه باشا جلك جورة نخوشيا خموكية هين يا ورزي وأفدي بس يا بربلاف جلك خموكية أم بيجين يا مازنة الكآبة العظمى يا ميجر ديبرسيف ديس أوردر نشانة ويتشنا يتسركي مدو نشانة سركية هين لازم إيكش وهر ما هبيتن أو بزوقي بيجيولي خلكك دي بيجيتن مثلا دلمنتون دا عن بزوقم یا دی یا گلک گرنگ او خوشیش و تشتانا بینی یدبره تخوشی لدیتن بونمونه مثلا دبیجین ظلامه که برینو که گل زوق دید وقتی چو طبانه آفرته که گلک زوق دید وقتی چو گل هوالا نوکت بیجت از وی چیجه وی طامه از لینا بینم من او نمایه او شعور خوشیه اود بیجنه وی لوس of pressure انهیدونی ایک جوان لازمه هبید دگل دا نشانه دی بونمونه گهورین کفتت خویده بجاچ زیده نوستن کو او پروژه کمتر یا هی بس یا بربلافتر او یا کم خویه کم خویه جیب گلک شوا احتمالا بهتن بونمونه مثلا چید بیچته سر جهت خو خوله نکوید چید بیتن درست خوله بکوید بس بری سپیده رابید بونمونه جوانه وی ساعت هفتی سپیده او ساعت سه راب بیتن و پشتینگی هندی بهته بو یا بزحمت بیت بنویته و چید بیتن ام بیجین یا پرتو پرد بیت یعنی مثلا بنوید بس متقطع بیتن یا بربلاف گلک نوکه بجت سپیده درابط اشعرنا کم از تیر خوام از تیر ننوستی مع العلم احتمالا چند ساعته که معقول نوست بیتنجی بجا اوه همی تکچونت خوینه احتمالا بس یا خموکیات تند او بر سپیده تو زیتر رابی و خواتن نکویده و باش كواتا يكم أويك كسكا بزوق بزوق وبطاقته بجيول بيتن بطاقتي جي نشانة كودية بس بزوقي دلتندي أو أم بيجيني لومو بطاقتي سوراني مقول يعني چونكو بهزي بطاقتي أو بتنشانة كودية لسوراني بطاقتي بهزينيا بطاقتي يعني كسكي جوينيا أما دلتندي بزوقي دلتندية داتا بيوا كبا دوام أوي قطمان چش شواتش تدبري نابين طام لنابين كتا استاتشجي لبيني خوشي نابين تما دبيجت ايدي من طام نينا خوشي نينا شو تدبري سيمش أوي كخويتك دتشت خويتك دتشت باشا أويدي خارن شهيت بخارنه آن زيادة دبيت آنجي كيم بيتن يا بتر بربلاف كيم بونه ووجد ديار بيتجلك جاب وزن مروفي يعني بكيشة لشي مروفي مثلا ما هيفا كده احتمال بينج الصدش وزنه خو جدز بدات يان زيادة بكاتن أو ديا جرينك أو ما قد بهزي بطاقتي فتي قبلت يعني بيجين لو إنرجي يعني طاقة نينا تشتي مثلا جين كده بيجتهما أس إدي خو طاقة نينا شو لمالي بكام باشا اگر امانه هبون بينج شوا لازم هبن هشتانا مثلا شعور بقنه بكاتن بقيمه بونه بكاتن اسكايس روليكينيا لجيان تركيز افا جلكا مشيا مثلا نكامت اخفين احتمالا اكي اف مشكله هبيتن نش التركيز السر اخفنامه بكاتو تشتيور بجريتن اگر دجوار بودس بيت كاتن فيجا بهزرت مرنه وحتى فيجا او هزرت خوكشتنه بينج جوانا لازم هبن بمواعيد حفته لانكم بمواعيد حفته حتى ام بيجين او نخوشي خموكي مزنه باش اگر کسیک هاون اجتماعیک کوردیک که استادمان بینیت لرشونه کی دنیا دمان بیستت بینی کس خویان کسی که نزیکی
ئەم نیشانانەی هەبوون و بۆ ماوەی 5 لەو نیشانە بۆ ماوەی 2 هەفتە بەردەوام بوو دەبێت ڕاستەخۆ سەردانی پزیشکی دامجبير نكين جلك مهمة أم زي بحسين وزي علاج كين أفي مدفت تأكيد لبكن تأخيري نكين بوشي تنكو كان تأخير بتنتر لتت وكان تنتر لبت زحمة شارسة وجلجا مع الأسف أم تشد بينين حالات خوكشتنية نتشا فريكري دافيجي إضافة كان بلا هرل سربي تشنكو يوم الشيء أفا جلك جا حزامرنه يا جلك أم قلت بين وبشت قفت تهاوتن يعني شو مثلا إقدر هما بشت هوالاك خده في الدنيا بوتشيا هما مروف بمرد خوشتره أفد زانستی داد شتک گله که مازنه چونکو اگر مروفی طبیعی بیتن و طبیعی بجیتن چجا حسنا کد بمیتن مرت فلاقة عافیه أما آلاي سورة دست خوش آلاي سورة كدله جيان بوتشيا و بيوسناك بمري خوشتره و باشتره وانا ما نينيه هنگی فایده نکرد هکو قومی چون گله جاز بجم يعني كات دبي بهندي ور بقرين أمانة زوريش زور لجن زياتريا لبياو أبخو عدة ريسيرش كان ضلين لجن زياترة يكوني وبودو زياترة أويش فاكتوري خويها لجنان باش استا لبروي باسي خانمان دكين باسي جنان دكين میوانێکی دیکەمان لەگەڵدایە کە لە هەولێرەوە هاتووە لە پایتەختی باشوور و پایتەختی هەموو کوردستان و پایتەختی کوردانی هەموو دنیا هەولێری قەرا و منارە قەرات و منارە ئەویش دکتۆر جوان دەخیلە پسپۆری نەخۆشی و نەشتەرگەریەکانی خانمان و منداڵ بوون دکتۆرە بەخێر ماشي أحوالك ممنون زۆر سپاس فەرموون ممنون زۆر سپاس هلا دكتور هلا دكتورة ماشي أحوالك ممنون لا رئيسته ممنون زۆر سپاس دکتۆرە بەخێر بێ زۆر سپاس ممنون زۆر سپاس دەکەم دکتۆرەکان هەمویان باشن لە خانەوادە باشن الحەمدوللا زۆر سپاس زۆر بەخێر بێ دکتۆر جوان کچی دکتۆر دەخیلە کە کەسایەتێکی پزیشکی گەورەی کوردە نەک تەنیا باشووری کوردستان خانەوادەکەشیان زۆربیان پزیشکن چەند پزیشکن چەند لەناو بواری پزیشکین بەڵێ ئەمە 3 برا و 6 خوشکین 7مان دکتۆرین جگە لە بابە ماشەڵڵا خوشکیشم دکتۆرە ڤیان وەبزام دەیناسی ئەندام پەرلەمانە و دکتۆر هەڤاڵ ئەویش دکتۆرای هەیە لە جینۆسایت لە UK لە کەمبرج جگە لە دکتۆر ڤیان و دکتۆر هەڤاڵ ئەوانەی کە هەمویان پزیشکن بەڵێ باسی ئەوەمان کرد کە خەمۆکی لە خانمان زیاترە بەڵام لەگەڵ تۆ دەمەوێت باسی خەمۆکی دوای منداڵبوون بکەین بەڵێ خەمۆکی دوای منداڵبوون چییە؟ ڕاستی ئەم نەخۆشیە هەیە کە پێدەنێ خەمۆکی دوای منداڵبوون پۆستپارتەم دپرشن دەتوانین بڵێن نزیکی 10 لە بۆ 15 لە ئافرەتان توش دەبن خانی میمە شەرم دەکە باس بکاتن ڕاستی دەوێ ئەوە زۆر گرنگە کە لە خلالی گۆ باسکەین ئەو نەخۆشیە شەرم مەکەن یعنی باس بکەن باشترە بە زووترین کات کە ئەمە پزیشک بزانین بتوانین چارەسەر بکەین لە بەهەندێ دەتان پێت بێم ئەگەر 105 بی لێرە خەمۆکی لە نێو خانمان بەڵێ بۆچی بەربڵاوترە بۆ هۆکار چییە؟ بەڵێ بۆی پێشگیری لێ بکەین ئەوە ئەساسی ئەم هەمیت زانین موضوعی هورموناتە یاکو تغییرات هورموناتە ژن و پیا و نەوەکی ئێکن تغییرات ئستروجین و پروجسترون موضوعی حملەیە موضوعی عادە شەهریە سوورە مانگانەیە ژنێ ئەوە خربەتە و دەماغی ژنکێژی بطبیعەتی خۆت و زانی مەزاجی ترە پتر یعنی ئەوە هەمی عاملن ئەوە دیای گرنگ تربیەت براستي مسألة خدان كرنه يعني شو خدان كرنه احتمال الجواكت خاصة جواكت هندك جواكت مدايد كردواري دا أم تبصرد بينين كتشي هر بتشيكاتي يعني مثلا إيكي كرو كتشكت مالي دا هبن ولد كتكو إدي باوري بخونه بيت تأثير الكسايات يواب بيتن أف موضوع عجي جالك يجرنجت ولد كي برهفت كي شخصيتك لا واستر بوتشي بيتن قابليات نبن خب جنجينة تتقال آريشة وهكو أفتش أما برايتو لكم الغي كردي ده تشندم هوكاره يعني هوكاره هرمونيا كان دل سرمك يا مال بس تظاني احتمال انه كجلك باشتره
ئەوە نوکە مەسەلەن نوکە گەلێک پاشەک باشترە شەمەکە. بەس شەمەکە. بەس هۆکاری بەری ئەگەر- نوکە یا زێدە بوو. وتشتكي دي عادة جنك تشتكتن تشتي كبتتكت يعني تهل تفخو وأفا بتر برهب باشا، تكت بنا خوشيت دروني ظلام تشتكت ببورات أها. تشتش درفا مثلا جنو ميرا كنا مرتاحن خلافك تشيبو جنك دي تشكت ديت مال دامينت دكت يجريم أنا ويا أبسط شيء نشي در كهويتن جبر عيالي ومالي ظلام دي تشكت أكثر تشتش درفا جرك كشيتن عند تقل هفالكي آخويتن أوتوماتيكي أفا تفريغك بو تشيبو إجبر هندي ئەف عاملە هەمیت بنا ئەگەر ژنێک پتر بێت. باشە لە کۆمەڵگەی کوردی دەگەڕێمەوە سەری پێت وایە لە کۆمەڵگەی کوردی نەریتە کۆمەڵایەتێکە چەند هۆکارە بۆ زیادبوونی خەمۆکی. من دزانیت چه دکتۆر هەریش ما دڵدیف خبرا خوب بێژیتن و ئەوە دیتی مانەوەیە ئەزت بینم فاکتەرێکی گەلێکی مازنی جوواکی مە هەی. زيادتر رأي منه زيادترش مسألة بيولوجي و دبجين سايكولوجي تقال يتجواكي أبا هردو إجار يتجواكي ما قالك عاملة خطورات يتهنك وأمفيت خموكية زيادتر لتكي رونا باشا بس ما تشتكي ديجي هي فايدة ترى بيكفاجيان واحتمال الدولة أنا بيقول يك دنيا اشتجان من هي لكم الله يكون دواري بلام دەبێت ئەوە شی کە کاریگەری ڕاستە خۆی هەیە بۆ دروست بووینە خۆشیێک باسی بکەین. ڕاست کۆمەڵگەی ئێمە و کولتوری ئێمە پڕەتی لە جوانی ڕاستە. باش دەربڕینی نیشانەکان یا دەربڕینی هەست یان کاردانەوە وتت پیاو کاتێک کە کێشەیەکی وای دەبێت دەڕواتە دەرەوە بەڵام خانمان لە ماڵەوە دەمێننەوە و کپی دەکەن ینی ئەوەی تا ئێستا ئێمە پێمان وایە کە خانمان زیاتر دەری دەبڕن بەس بووکێ بە خەلەت ئەو سەپۆرتە وێت وێت نینە مثلا ظلام وێت داماوێ بکات منەوەیە کە هەبژینە یعنی دەربڕین بە تەنیا بەس نییە دوزانی دەربڕین یعنی جێگایەکی خەلەت جهێکی خەلەت بەرهەندێژی حەل بوو نینە یعنی مشکلاوی هەرتمینتە هوسا ڕوونە دکتۆرە جوان تۆ چی دەڵێی کە خانمێک ئەگەر ئێوە بزان کە تووشی خەمۆکی دوای منداڵبوون بووە چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن چی لێ دەکەن؟ یەکەم شت پێش منداڵبوون ئەمە پێویستە لەگەر خانم قسە بکەین پێویستە لەگە هاوسەرەکەشی قسە بکەین باشتر وایە پێبرێن نیشانەکانی خەمۆکی چێ پێبرێن نەخۆمۆکی چێ پاش منداڵبوون دەبین ژن دەبی ئافرەت ئاگای لێبی هەروەها نیشانەکان چنە دەبێت بە جوانی ئەمەیان بۆ ڕوونکەن بۆ هەردووکی بۆ هەردوو بۆ خانمەکە بۆ هاوژینەکەشی بەڵێ بۆ هەردووکیان دەبی ڕوونکەینەوە و نەخۆشەکە کەنگی هەستی بەو نیشانەی کرد پێویستە لەگە پزیشکی خۆی پەیوەندی بکاتن بەڕاستی ئێستا پێم خۆشە هەمومان ئەم دوو پەرداخە ببینین نەیڕژم ئیشەکە تێکدەم وەکو قالە وەکو حەودارەکەی دەستی قالە ئەو دوو پەرداخە دەبینن پەرداخێکی ڕوون کە ژیانی ئاسایی ڕۆژانەی هەمومانە ئەمەش ببینن ئەمەش دوای پێتان دەڵێم چییە ئەمە پەرداخێکە لە بیرکردنەوەی نەرێنی ئەمەش پەرداخێکە لە بیرکردنەوەی ئاسایی لە ژیانی ڕۆژانەی ئاسایی ئەگەر تەنانەت یەک بیرکردنەوەی نەرێنیش بخەیتە ناو هەر بیرۆکەیەک هەر پرۆژەیەک هەر کارێک کە ڕۆژانە دەیکەی بیخەیتە ناو هەر پیشەیەک کە هەتە بیخەیتە ناو هەر پەیوەندیەک کە لە ژیان تا هەتە پەیوەندی لەگەڵ کەس و کاری خۆت پەیوەندی لەگەڵ داشی منداران لەگەڵ بابی منداران لەگەڵ هەمووی کاریگەری دەبێت کاریگەریەکە چییە؟ ئەو بیرکردنەوە نەرێنیە ئەگەر یەکدانش بێت بزانین چیمان لێ دەکات ئەوە دوو ئەوەش سێ هەر یەک بەسە هەر یەک بەسە هەر یەک بەس بەڵێ هەڵڤێرە مدوێت میثالێکە بەسیط بینم تا بەحسێ مەسەلەت جوواکیکە بەس بابینەرانی ئێمە ئەوە ببینین بە تەواوی دکتۆرە بوومبورە چەند یەک دڵۆب دوو دڵۆب سێ دڵۆب یەک دوو بیرکردنەوەی نەرێنی سێ بیرکردنەوەی نەرێنی
چەندە ژیانی ڕۆژانەمان لێ تاڵ دەکەن سووری ناکەن تاڵی دەکەن. زانیمان کەسێک ئەم نیشانانەی هەیە ماوەی 2 هەفتەش بەردەوام بووە دەبێت چی بکەین؟ هاتین سەردانی پزیشکی پسپۆرمان کرد تەواوە؟ پێشی دەبێت چ بکات بێت ئەمە بزانین بایۆلۆجی فاکتەرێ ناف مێشکێ مرۆڤیژیدا فاکتەرێکی ڕئیسیە دوێرەدا بۆچی مە دوێت وێ دیارکەین دامە باوەری چوونە دکتۆرێ دەرونی هەبیتن پزیشکی بۆچی ئەم زانستین ئەم دکتورین چاوە ئەوە دکتور نیسائیە ئەس دکتۆرە نەفسیمە یعنی معنا تشتێکی زانستی پشتدا هەی. طبعا او حطانو كهاتيا اثبات كران او وجهزرت عصبي يدماريت ناف مشكي مروفي دا مهميه من مشكي ما يبرش خلايا عصبي و هندك وجهزر بالناقلات عصبي نيورو ترانسميتر يتهين اتناف مشكي ما دا اگر هاتو خلل كتفانا جلكش نخوشيه دروني ردا شوانا جي خموكي مثلا ما سيروتونين هاي ما دوبامين هاي ما نور ادرينالين هاي وجلك دي وحطانو كعلم احتمال الصد دي جي يتكشف كرين بس نجهشتي نوي چندك تأثير واتشيت نخوشيت درم بس أو خموكية ما أفسية ديار كرين أفا جلك رئيسينا أفا كيمد بن عادة خلال كافته نجدار دروني وقت علاجي دات درمانا دات درمانا بوفات دات أفيت هاتينا كشف كران حطانو كسيرفانا شولت كان بيجنا خاصة أو جروب رئيسي ما هي مجموعة كان بيجنا SSRI أو تأثيره والسيرفانا قلادة عصبية اگر هاتو نخوش دبینی تجی لو ام دبیجینه حتی في خلال تشيت كت وقت دوید حتی تشيب بي تشتي سحري منين الدف دكتوري يعني وقت نخوش خموكية تيتن فيت بزانيت او محتاجة بكي ماسي 2 هفتية خو بگريتن حتى اف درمانه شولت كان دست خوش استا پشوازی دکم ل نارین احمد چار سرکاری درونی که لاستودیو لقلم دایا سلاو بخير بيتوني دوست باستكم بخير فرمي باش اما لقل صلاة على دكتور خيراتي ممنون سباس باشي دكتور لقل نارين خان خلقي سليماني ولا هولير دادني شيت بله زور بخير بي زور سباس برايتي سباستكم امرو رنگاو رنگێکی زۆر جوانی باشووری کوردستانمان هەیە لێرە دهۆکمان هەیە هەولێرمان هەیە سلێمانیمان هەیە دەوروبەری هەولێریشمان هەیە شنگالمان هەیە لەسەر هەولێر حسابم کرد شنگالمان هەیە هەر باسی خەمۆکیمان کرد بەڵام بینەری من دەڵێ خۆ شەرت نییە من خەمۆکیم هەبێ بەڵام خەم دەخۆم چۆن وا بکەین خەم نەخۆین ڕاستی شتێکی دانەبراوە خەم لە وجودی ئینسان چونکە کاتێک باسی مرۆڤ دەکەین پێم خۆشە بزانین ئەوەی کە خەم دەخوات پێکاتەکەی کێیە و چییە پێم خۆشە بڵم کە دەرونی مرۆڤ 3 بەشە بیرکردنەوەکانێتی و هەستەکانێتی و بە دەرەجە یەکەم ڕەفتارەکانێتی کە لە دەرەوە پیشان دادرێت ئەوەی کە بۆ ئێمە جێڕوون و ئاشکرانیە بیرکردنەوە و هەستەکانە بۆی کاتێ دەین باسی خەمۆکی دەکەین جیاوازە زۆر لەو بێتاقەتی کە هەر یەکەمان ئاسایی ڕەنگە خەوم باش نەبوو بێت گرفتێکم هەبوو بێت کە بێزاری ڕۆژانەیە ئەمە شتێکی زۆر ئاساییە و هەموو مرۆڤێک ئەزممویەکە بەڵام کەین دەستەواژەی خەمۆکی باس دەکەین دەچێتە قاڵبی گرفتێکی دەرونی یاخۆت جوانتر بڵام دەکەوێتە بابی نەخۆشی چونکە بێتاقەتی ڕۆژانە ناتوانین بەو کەسێک بڵین کە بێتاقەتی هەیە بڵین خەمۆکە من لەگەڵ تۆ نامەوێشن سەر خەمۆکی منیش باسی خەمۆکی دەمەوێت لەگەڵ دکتۆرە زیاتر لەسەر بەڵام خەمەکە بێزاریەکە بێجەوبوونەکە بێتاقەتبوونەکە زۆر باش بۆچی ڕوودەدات چۆن وا بکەین کە کاریگەری بەسەرمانەوە نەبێت وەک باسم کرد ئێمە لەگەڵ کاینێکە مامەڵە دەکەین کە 3 پێکاتەیە باش گرفتی سەرەکی وەکو چارەسەرکارێکی دەرونی و ئەزمونە 9 ساڵەی کە هەما زیاتر گرفتەکە لەوێ دەست پێکە کە ئێمە تەوەقعات یاخود پێشبینی زۆر گەورەمان هەیە لە بەرامبەرەکەمان و کاتێک غەمەکە ئاشکرا دەبێت لە پەیوەندیەکانمانایە لەگەڵ بەرامبەرمان دەخۆ خوشک و براکانمانە دایک و باوکمانە هاوسەرەکەمانە بەتایبەتی منداڵەکانمانە بۆچی چونکە ئێمە غەمەکە لە دەرێ نیشانە دەین و زۆربەی جار
ئەو بێتاقەتی کە تووشی ئەبین بۆی نەچینە سلکی خەمۆکی ئەوەیە کە ئاساییە ئێمە دەبێت بڕوای پێ بکەین و دەبێت قبوڵی بکەین کە غەم یاخود بێتاقەتی بەشێکە لە ئێمە ئاساییە بەڵام کاتێک هاوڕێکم بەم نەڵێت تۆ زۆر مەزاجی ناوێرم قسەیەک بکەم یەکسەر بێتاقەتە بی یەکسەر زوو دڵت دەشکێ یان زۆر جار کەیسەکانەوەم لەلا باسەکەن دەڵێ من کەسێکی زۆر هەستیارم و زۆر بە ئاسایی باسی ئەم شتاکەن چی بکەین بۆی کە تووشی ئەو غەمە نەبین ئەوەی کە باشتر ئەو هەڵبەز و دابەزە ئەو گۆڕانکاریە گەورەیان لە میزاجێ دەڵێن زۆر میزاجیە بڵێ و بە ئاسایی دەبینن بەڵام لە کاتێک ئاسایی نییە باشە بۆیە من چی بکەم بۆی لە خۆم تێبگەم و ئەو بێتاقەتیەی کە هاوکارەکانمان هاوپیشەکانمان لە شوێنی کارکردنمانە دەیبینن ئەوەی کە پێم دەڵێن تۆ کەسێکی زۆر مەزاجی بە دوایە بڕۆم بۆی کە نەگەمە خەمۆکی بە دوایە بڕۆم بۆچی خەڵک وان پێ دەڵێ یان بۆچی من زوو دڵم دەشکێت گرفتەکەی کە من هێندە هەستیارم بۆچی من هێندە هەستیارم کە دەڵێ من زوو دڵم دەشکێت دڵم ناسکە و هەستیارم ئەمە ئاسایی نییە ئەمە ئاسایی نابێ بڵێ ئەمە خاسێتێکە لە من وام دەبێ هەموو کەس مڕاعاتم کات من زۆر هەستیارم وای لێ دەبێتە خاسێتێک ناڕازی ئەوەیە دەتەوێ ناتەوێ بالضبط ئەو بیرۆکەی کە جۆنابەت باست کرد من دەبێ بزانم دەبێ هەمیشە مرۆڤ قولاب هەڵبدات بیر لە بیرکردنەوەکانی بکات من ئەمڕۆ هەڵەستم یەکەم شتەوەیە کە لەواتی دەست بەمە مۆبایلەکەم دەپرسم ئەڵێم نارین ئەمڕۆ چ هەستێکتەیە ئەمڕۆ چۆن دەبێ چونکە دەبێ منم تەنیا دەزانم چی دەگوزارێ دەزانم بیر لە چی دەکەمەوە بۆیە پێشەوەی ببێتە ڕەفتار کەسەکانی دەوروبەرم هەستی پێ بکەن و پێش بگرم بەوەی کە نەبمە کەسێکی زۆر دایمەن بێزارم دایمەن بێجەوم بۆتە خاسیەتێک کە پێی دەناسرێمەوە و ناشزانم ئاساییە یاخود نائاساییە بۆیە دەبێت خۆمان بناسین من چۆنم زۆر جار لە خانمێک دەپرسم یان لە کاکێک دەپرسم کە سەردانمانەکە دەڵێم حەزت لە چیاڵێ نازم چی دڵتەنگتەکە نازم چونکە کاتمان نییە لەگەڵ خۆمان بین بۆیە بەڕای من ناسینی خۆمان یارمەتیدەرە لەوەی کە غەم نەخۆم یاخود بێزار نەبم ڕۆژەکەم کەواتە یەکەم شت کە پێویستە بیکەین بۆی خەم نەخۆین ناسینی خۆمانە بەڵێ باشە وەختێک کە کەسێک دڵی ناسکە زۆر دڵی دەشکێ یان وتمان میزاجیە ئەمە ئاسایی نییە ئەمە ئاسایی نییە پێویستە داوای یارمەتی بکە لە ئێوە بەتایبەت ئەی ئەو کەسەی هەموو دەمێک جەوی فولە دەڵێن جەوی فولە دوو لە خۆی لە دوو شتا دەبینێت یان بەپێی توێژینەوەکان بۆی زانستیانە باسی ئەو شتە بکەین ئێمە شتێکمانە پێی دەڵێن ستاندارد پێی دەڵێن نەزانمە کوردیی بەڵێن بەڵام شتێکی لاینێک هەیە هێڵێک هەیە کە نە ئەمە جێی قبوڵە نە ئەمە واتە ئەو بێزاریەی کە من هەمیشە پێی ناسراومەتەوە ئاسایی نییە و ئەو شادیە یاخود بە زمانێکی سادەتر ئەو دائیمەن پڕجۆش و خۆشیە ئاسایی نییە باشە بۆیە دەتوانین بڵێین من هەندێک کات وەکو مرۆڤێک ئاسایی غەم دەخۆم بێتاقەتە بم سترێسم هەیە فشارم بۆ دروستە بێ گرفتی بیرکردنەوە و بڕیاردانم بۆ دروستە بێ بەڵام نەک ببێتە خاسیەتێک منی پێ بناسرێمەوە ئەمە یەک دوو شتێک هەیە بە زۆر نەچینە قاڵبی نەخۆشی دەڵێن ئەو کە غەمە ئەو زۆر پێکەنینەم شاردنەوەی شتێکی ترە ئەمن ئاکتەکەم لە بەرامبەر کەسەکانی بەرامبەرم بەڵام وەرە با بۆت باسکەم چیم هەڵگرتووە بۆیە هەندێک جار مەرج نییەوەی کە من پیشانیە دەم ڕاستەقی نەبێ هەندێک جا دیفێنس میکانزمەش میکانزمی بەرگریە ئەوەی میکانزمی بەرگری ئینسان بەکاری دەهێنێت بۆ شاردنەوە باش کەواتە هەردووکی ئاسایی نییە هەردووکی ئاسایی ئەو کەسەی کە زۆر دڵی ناسکە و هەستیار و زۆر دڵی دەشکێ نەوەشی کە فولجەوە یەک نقطە لەسەرەوە مەسەن زۆر کەس دێ دەڵێ من براکەم زۆر بەهێزە ئەڵام چۆن ئەڵێ قەت ناگری ئەڵێ قەت بە بێزاری نایبینی قەت باسی مەشاکلی ناکە قەت نیگەران نییە وا کللتور لەمای ڕۆڵە بینێت کە وا پیشانیەدا و کەسێکی بەهێزە بەڵام ئێمە نازانین ئەو بێدەنگیانە یان خود ئەو هەمیشە وەستانە لەسەر پێەیە کۆمەڵێک شتیتر لە دواوەتی چونکە بێ وەکو کەسێکی یاسایی ئەوەی ناڕەحەتە ڕووداوێکی ناڕەحەتە تۆ ناڕەحەت بکە و ئەو شتێک کە خۆشحاڵتەکات ڕووداوێکی خۆشحاڵە دەبێت خۆشحاڵت بکە بۆیە ئەو هێڵە وامان لێ دەکە کە ئێمە نۆرمەڵ دەربکەین ئاسایی دەربکەین یاخود دەست خۆش
دەمێ باسی ئەو جگەرە و نێرگە لەو شتانە بکەم لەسەر ئەو گرافیکەی سەر ئەم شاشە جوانەی ستۆدیۆ جوانەکەتان. کەسێک بە سادەیی کەسێک خەمبار و بێزار دەبێت دەڵێ جگەرە دەکێشم بۆ دەڵێ دکتۆر خەم بەبا دەکەم کە جگەرە دەکێشم خەمم نامێنێت خەمم کەم دەبێتەوە ئەمە وام لێ دەکات کە تووشی خەمۆکی نەبم وا دەڵێت لێکدانەوەی خۆیەتی بەڵام ئایا خەم لا دەبات یا خەم زیاد دەکات ئایا جگەرە خەم ڕەوێنە یان خەم هێنە. نیکۆتین لە نێو جگەرەدا بۆ ماوەیەکی کاتی دڵخۆشیەکت دەداتێ لەبەر بەرزبوونەوەی دۆپامین و هۆرمۆنەکانی دڵخۆشی. دوای ماوەیەک بێزاری دروست دەکات تووڕێی دروست دەکات دڵڕاوکێ دروست دەکات لە کۆتاییشدا دەیکاتە بە هۆکاری دیکە دەیکاتە خەمۆکی. نیکۆتین هۆکاری بەرزبوونەوەی کۆرتیزۆڵیشە کە لە کۆتاییدا ئەمە هۆرمۆنی سترێسە کە لە کۆتاییدا گوشاری دەرونی بەرز دەکاتەوە دڵڕاوکێ دروست دەکات کە ڕەنگیشە لە کۆتاییدا بە هۆکاری دیکە بەیەکەوە وەکو پاکەش سەرفکێشن بۆ خەمۆکی. ئەوە هەر باسی جگەرەیە ئەوەی کە لە سەرەتا خەمت پێ بەبا کرد دوایی کۆمەڵێک پاشهاتی دیکە وا دروست دەکات کە خۆتی پێ بەبا دەکەی تەندروستی خۆتی پێ بەبا دەکەی. جەڵتەی دڵ و مێشک نەخۆشی سیەکان و شێرپەنجە نەخۆشی درێژخایانی دەرونی وەکو خەمۆکی یان نەخۆشی درێژخایانی دیکە هەروەها خەمۆکی دەکرێت لە پاشهاتەکانی بەردەوام بوون لەسەر جگەرە کێشان من. بۆیە جگەرە کێشان ئەگەر بە شەیەکی کاتیش دڵخۆشکا و خەم بەباکەی بەڵام دوایی بەداخەوە کە تەندروستی خۆت بەبادەکەی داهاتوی خۆت بەبادەکەی وە کاریگەریەکەی تەواو پێچەوانەیە. کەسێک کە خەمۆکی دوای منداڵبوونی هەبوو پێش ئەوە ئێوە هاتن قسەتان لەگەڵ هەردووک هاوژینەکە کرد بەڵام دوای ئەو کەس ئێستا توشبووی خەمۆکی دوای منداڵبوون ئێوە چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن؟ بەڵێ وەکو گوتمان لا ئێوە چۆن دەردەکەوێت نیشانەکانی چین؟ نیشانەکانی گریانی زۆر گرنگی بە منداڵی خۆی ناداتن گرنگی بە خۆی ناداتن دەتوانین بێن خەوتنی زۆر یاخود هیچ خەوی نابینێ یان خواردنی زۆر کەمە شیر نەدان لە بۆ منداڵەکە بەس نیشانەیەکی زۆر گرنگە و دەبی بزانین و مەترسیدارە ئەویش کە هەست بکە بە خۆی داکەکی باش نییە هەست بکە حەزی لێ ئەزێتی منداڵی خۆی بدە یان ئەزێتی خۆی بداتن ئەو کاتە بە زووترین کات ئەمە دەبی چارەسەری دکتۆر بکات دەبی بێتە لایمە هاتە بتوانین وەکو تیم وەرک لەگەر پزیشکی دەرونی پلانێک زۆر باش دابێن لە بۆ ئەم نەخۆشە هاتە چارەسەری بکەین. دەست خۆش دەبێت نانی خانتۆش ئەوەم بۆ باس بکە پەیوەندی نێوانی جگەرە و یا کاریگەری جگەرە بۆ بەباکردنی خەم وەکو خەڵکی ئێمە ناوی دەنێن. ڕاستیمە بەگشتی باس بکەم باشە هەموو کەسێک کۆمەڵێک میکانیزمی بەکارهێن مامەڵەکردنی هەیە لەگەڵ گرفتە لەگەڵ ژیانە زۆر بەمان یان هەڵدەین لە گرفتێک یاخود ڕوبەڕووی دەبینەوە یان هیچ شتێک ناکەین. بۆیە هەندێک کات بەکارهێنانی جگەرە دەبێتەوە میکانیزمەی کە من هیچ ناکەم باشە بەڵام وەکو جەستە پێویستم بە بازدان هەیە بەسەرم بارودۆخەیە بڕۆم ئەوەیە کە بڕێک مادە بخەمە جەستەم ئەو بیرۆکە نەگەتیڤە یاخود بۆ ماوەیەک کەم دەکاتەوە یاخود هەستێکم دەداتێ لە بەرامبەرە و ناڕەحەتیە و سترێسەی کە هەمە و پێم وایە چارەم کردووە. بۆیە بەکارهێنانی مادە کۆهولەکان یاخود جگەرەکێشان بەکارهێنێ وەکو ڕێگایەکی کۆپینگ وەکو خۆگونجاندن بەڵام هەندێک کات وەکو دکتۆرە فەرمووی هەندێک میکانیزمی خۆگونجاندن هەیە کورتخایانە هەندێکیان دێ درێژخایانە بۆیە لە کورتخایانە پێی وایە تەواو ئادەم جگەرەیەکی کێشاوە چارەسەری کردووە. لەبەرەوە هەستەکەم جگەرە زیاتر بەو بارایە کە مرۆڤەکە هەڵدێ ئەڤۆیدەنسەکات لەوەی کە ڕوبەڕووی گرفتەکە ببێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو. دەست خۆش کاتی ئەوەیە کە گوێمان لە بەشداربوانی بەرنامەش بێت باسی خەممان کرد باسی خەمۆکیمان کرد باسی خەمۆکی دوای منداڵبوومان کرد چێ هەیە دەیەوێت پرسیارێک بکات کۆمنتێکی هەبێت
دکتۆرە وارژین بچینە لایەن فەرموو دکتۆرە وارژین لەبەرەوەی پسپۆری نەخۆشیە دەرونیەکانە فەرموون مایک لای خۆتانە فەرموون. دەست خۆش دکتۆرە زۆر بەخێر بیت پرسیارەکەم ئەوەیە وەکو دکتۆرەیەکی بواری دەرونی ئایا ئامۆژگاریت مەسەلە بۆ ئەو خێزانانەی کەوا ئەزانی کەسێکی نەخۆشی دەرونی لەناو خانەوادەکان هەیە بەڵام ئامادانیە کەوا لەبەر کۆمەڵگەکە یعنی پیشانی دکتۆر بدات یعنی دەمەوێت سلبیاتەکانی ئەو حاڵەتە بۆ یعنی لە شاشەی تەلەڤیزیۆن بۆ ئەو خێزانە ڕوون بکەیتەوە بۆ ئەوەی چیتر ئەو نەخۆشە بەرەو قۆناغێکی خراپتر ناچێتن. تا پرسیارێکە گەلێک مهم کرد و ئەم دوێ حالەتی دەت ناڵین هەمی یعنی بۆچی چونکو ملدەستپێکێکی ئیشارەت بێدا چەند زی ئەم نەخۆشیە دەرونی عیلاج بکەین هەر بۆ وێ ماڵێ بۆ نەخۆشی و بۆ کۆمەڵگەهێژی گەلێک فەرقە بۆ نمونە مەثەلاً خەموکیە ئەگەر دەستپێکێ بیتن و یا سڤک بیتن احتیمالە عیلاجێکی گەلێکی خەفیف و چەند هەیڤەکێت کێم بێتە عیلاجکردن بەس پشتی هنگی اگر نهاد علاج کردن و درێژ بۆ دەبێت احتیمالە بێتە حالەتێکی مزمن یە دوم درێژ مینتە گەلوی نەخۆشی خانمان وە تووشی خەمۆکی ئەو کێشە دەرونیانە دەبن بەشەیەکی گشتی گەنجن یا تەمەنێکی دیکەیان هەیە زیاتر زۆر ئەوەی پەیوەندی نییە لەگە تەمەن بەس زیاترە لە گەنجەکان و لە یەکەم منداڵ ئەمە دەبینین کە یەکەم حەملیان هەبی یان یەکەم یاخود منداڵ بوون زۆر زیاترە لە کەسی ترکە. باشە نارین خان ئەوەی لە کاتی سووری مانگانە ڕوودەدا خەمباریە خەمۆکیە خەمباریەکی ئاساییە خەمباریەکی ئاسایی بەس هەندێک جا دەبێت گۆڕانکاری ویستی عیلاجیت بیتن گۆڕانکاری هۆرمۆنەکانە بەڵام بە ئاگایی من وەکو خانمێک یارمەتیمەیاد لەوەی کە گرفت لەسەر ئەو گۆڕانی هۆرمۆنە دروست نەکەم تێبگەم کە من ئەبێت ئازارم هەیە مەزاجم گۆڕاوە کەسی بەرامبەرم تێبگەێنم و خۆشم هەوڵ بدەم کە چۆن باش ببم. دەست خۆش ڕوونە پرسیارێکی دیکەمان دەوێ فەرموو. ئینسان هەتا دوور بێ لە چاولێکەری کەم خەم دەخوات ئەگەر تۆ چاولێکەر بێ بۆ نمونە بڵێ من فلان شتم نییە برادەرەکەم فلان شتی هەیە ئەوەش ئینسان تووشی خەمباری دەکات. ئەوە نقطەکە مهم العفو تأثیر سوشیال میدیایە چاولێکەری و چاوفلێکەری کۆمەڵایەتیەکان ژبەر هەندێکی ئەمە دبینین ڕێژە خەموکیە نوکە احتیمالت ئاستێکیدا بەرزتر بیتش بەرێ تەسیرە چاوفلێکردنێ ئەوە من هەیە وێ هەنینە و حتا دوماهیک. دەست خۆش ناری خان کۆمنت هەبوو لەسەری بابەتێکی زۆر جوانی باس کرد یەکێک لە نیشانەکانی خەمۆکی نەبوونی متمانەیە یاخود هەستی پوچێتیە. کاتێککە من متمانم بە خۆم نییە و نازانم بەهای من لە چه ئەستێکایە دێم بەراورد دەکەم و خۆم بەهای خۆم دێنمە و ئاستەی کە ئەوەی کرد دەبێ من چی بکەم بۆی کە لەو باشتر بم و ئەوەش واکە ئینسانەکە هەستێکی حەسوودی هەستێکی پوچێتی لە بەرامبەرەکە دروست بکات بۆیە گرفت دروستەکە. ڕوونە پرسیارێکی دیکە فەرموو. دکتۆر عەفوان لە کاتی دووگیانیش زۆر لە خانمان تەماشای کورتە فیلمێک دەکەن کە خانم دیار دەکەوێت دووگیانە هاوسەری زۆر سەپۆرتی دەکە هەموو شتێک پۆزتیڤە هەموو شتێک خۆشە باردۆخی منداڵ بوون لە کاتی بابرێ عەمەلیات یان سروشتی زۆر خۆشە کە ئەو خانمە تەماشای ئەو کورتە فیلمە دەکاتنەوە دەزانین دەبی لە واقعدا ئەو هابی کەواتە بێتەوە سەر واقع شتیوە زۆر کەمە ئەویش هۆکارەکە ببتە خەمۆکی. دکتۆرە بەڕاست ئەو واقعە ئەوەی کە لە دراماکان و شتەکان هەیە و پیاوێکی نمونەیە و زۆر پاڵپشتی ژنەکەی دەکا و دنیاکەش زۆر پەمبە و ڕەنگا و ڕەنگ و پاک و خاین و ئێجدیە لە ژیانی ڕۆژانە کە تۆ مامەڵە لەگەڵ خانمان دەکەی چەند ئەوە دەمیوتت دەگمەنە هەیە ڕاستی هەیە بە زۆر کەم پیاوی وامان هەیە بەڵێ چەپڵێک بۆ پیاوەکە ناتان برێم نییە هەیە بە زۆر کەمە لایدی زیاترە کە ئیهمالە کە لەگەر نەخۆشەکە نایەتن کە لەگەر داکەکە نایەتن هەست بە مسئولیەت ناکاتن ئەوانە زیاترن. دکتۆر من چەپڵە لێ نادەم چونکە واقعەکە دەزانم چەپڵە بۆ ئەوانەی کە باشن نسبەیەکت پێ بڵێم لەسەر خودەکەمەوە 95% ئەو کەیست فیمێل کە ژن تێنەلا
تشكج بتن تشجن بيتن إهمال عاطفية دورو برا خاصة جنكش لا يظلمي بقى أو إهمال عاطفي سبب که مازن پیدا بونا خموکیه. بدرجة ستا پنجك هر هي دديوا قشكة بينا ستا پنجك هر هي مش تظاني مشكلة شيء يعني مشكلة بس يا خارجي يجوا من بس لسربيا ستا بنزورة إيه مسينا يا تويك ستا پنجورة تظاني مشكلة الكيرة مشكلة روي بيولوجية از بيجم تبرنامج كربل سروي جهورين الدماغ أو بس أم دفيت فير بين احتياجات ايكودو بزاني من شدفت وكي جن ظلامي شدفت وكي ظلام وام بجبر هندي همي لقاءات خو از تاكيدك الحكمات كان بيجم رجاء كتشوا فحصت زواج تينا كرن يدخينه دوريك هبيتن بري زواجه بو كتشو كرا تشوا تعاملت قال ايكودو لسليماني بباشي هي لهولير دستي بيكرا وباشا قالك ضرورية إن شاء الله لكركوكيش لوتكي تندرستي كرسان خريكة بيكا دو تشتت مهما تعاملها مالا ظلامي قال جنكي وتعاملها ظلامي سري ليستيا ظلامي وباشي خسي وخزير ودوري دس خوش زۆربەی ئەو ئافرەتانەکە دێنە لای من تووشی خەمۆکی بووینە پاش منداڵبوون سەپۆرتیان نەبووە سەپۆرت ئافرەت چاوی لە پیاوەکەیتی لە هاوسەرەکەیتی کە سەپۆرتی بکاتن ژیانێکی نوێیە منداڵی هەیە ئێستا هەست دەکا کە هاوسەرەکەی زیاتر ئاگای لێبی زیاتر هۆرمۆنیشی تێکچووە لەو حاڵەتە هۆرمۆنیشی گۆڕانکاری بەسەر هاتیە زۆر پێویستە سەپۆرت بکرێتن لە لای هاوسەرەکەی یەکەم دووەم لە لای خێزانی زۆربەی ئەو کەسانە کە دێن سەپۆرتیان نەبووە پاڵپشتیان نەبووە پاڵپشتیان نەبووە هاوسەرەکان هاوژینەکان یەکێک لە ئەرکەکانیان نەوەیە کە دەبێت پاڵپشتی خانمەکانیان کەن ئەمانە چەند کارتێکن بەدەستی منەوە ئەوە پێنج ئەوەشدا پێنجی بۆ تۆ بەس با دیار نەبێت پێنجی بۆ پیاوان توش دەبن پیاوان هەردووکیان توش دەبن تووشی خەمۆکی دوای منداڵیش دەبن بەڵێ ئەویش دەبن یعنی ئەگەر سندرۆمە یعنی ئەگەر پیاوەکە ژنەکە منداڵی بوو تووشی خەمۆکی بوو پیاوەکەش توش دەبێت هەندێک توش دەبن طبعاً زۆر بەزیاد نییە بەس هەیە کەواتە پیاوانیش تووشی خەمۆکی دوای منداڵ بوون دەبن بۆچی توش دەبن چەند سەبەبێکت هەین چونکو ئەوە ئێکشوانە شعور بمەسئولیەتی احتیمالە بکەتن شخصیەتەوەی تەحملەوەی کەسرە یا دوێ ژنێک نامینێت وەکی بەرێ احتیمامی بزەڵامی بدەتن ناحیە جنسیڤە لاوازی احتیمالە بکەفتێ وەلێ تێتن داخەزیەت زەڵامی هەمی وەکی وی دڤێن جێبەجێ نابن جاڤە چەند هوکارن احتیمالە سندرۆمێکە هەی پۆست پارتەم دپرێشن زەڵام سەرێ منە یەڵڵا من باسم کرد چی نووسراوە کەس خەسوو و خەزوور ڕۆڵیان هەیە ڕۆڵەکەیان چییە لەوەی کە ئەگەری زیاد توش بوون زیادەکان خەسوو یا خەزوور خەسوو دكتور تشتك ما هي قالك جواكت مدى جانا ام كومت بين يعني ام سبورتايك بس مشكله ما تشيا تاخفني تاخفنا مثلا دقيقه سردانه قال خوشه بوديكي مثلا بيروز باهيه دقيقه ديك بتشيكتا والله لا زي ضعيفه شيرين خوتن ابتشت هاتيا يعني اف اخفتن قالك تمازنن بوجنكي ودبنا اجا يكك لجوان يكاني كولتوري كردواري كومالي كردواري بتعبتي لرابردودا او بوا كخانمي دوغيان دوای منداڵبوون تا ماوەیەکی زۆر تا 40 ڕۆژ خانەوادەکەی بەجێیان نەهێشتووە کۆمەڵگەی کوردەواری کولتوری کوردەواری پڕیەتی لەم جوانیانە سەرێ منەیان تۆ فەرموو کۆبوونەوەی خێزانی زۆر گرینگە بە تایبەتی وەکو جەنابەت فەرموود لەو سەرەتایە و 40 ڕۆژەدا کە چۆن کۆبنەوە بەڵام کۆبوونەوەکە کوالیتیەکەی زۆر مهمە وەکو دکتۆرە فەرمووی جاری وایە ئەو کۆبوونەوەی دەبێتە هۆکارێکی زیاتر لە توشبوون وەک لە پاڵپشتی بە تایبەتی ئەگەر مناڵی یەکەم بێت ئەو دەڵێت گەرم دایمە پۆشە باقاچی دیار بێ ینی ئەم شتانە زۆر کاریگەری لە هەستیاری دایکەکە دەکە ئایا نا بەڵێیان نەخێر خۆی چاک دەبێتەوە اگر او ما بحث كريت خلال الدو حفتيادا او علامات خفيف بيبي بلوس مده هندجا دعم هبت الدور برا او بخدشت هاري خوبكت او بخدشت وهزرت نريني ابكتا اريني وزدانك زيات لا من بو بالاي توبت هستي دايكي خرابي هي بلا او هستا
ئەتوانین بڵێن بیرۆکەیەکی خۆسەپێنەرە بۆ دایکەکە و عزێتی دەدا. من کەیسی وام تەجروبە کردووە، دەڵێت هەرچی دەکەن بەس منداڵەکان لە پێشم لابن، چونکە بیرۆکەکە دەڵێت دەبێت عزێتی بدەیت، بۆیە پێی وایە دایکێکی خراپە و ئەو هەستە زیاتر لەناو عزێتی دەدا. خەموکی هەندتونت هەیە هەزرێت دوهان و هەلوەسە و بێژین وەهم تێن ئەم بێژین کە ئیمەرجەنسیە، یعنی حالەت طوارئە بێتن گەلێک زی چارەسەری بێتە وەرگرتن، حتا حالەت هەیە ئەم داخلی خەستێژی بکەین. باش، ئێستا یەکی بە سی چرکە گرنگترین پەیامتان بڵێن هەر یەکێک و بە پێی پسپۆڕێتی خۆی. بە سی چرکە پێم بڵێ دەتەوێت چی بە خانمان بڵێ لەسەر خەمۆکی دوای منداڵ بوون؟ بەڵێ خەمۆکی دوای منداڵ بوون باشتر وایە ئەتوو نیشانەکان بزانی، هەم هاوسەرەکەت هەم بە خۆت نیشانەکانی خەمۆکی بزانی، پەیوەندی لەگە دکتۆری هەبی، شەرم مەکە، هەر نیشانەیەکت لەو دروست بوو پێویستە دکتۆر بزانی و ئاگای لێبی. لە بۆ هاوسەرەکەش حەزم لێ سەپۆرتی ژنێکەکەی خۆت بکە، سەپۆرتی ئافرەتی خۆی بکە، منداڵەکە مەسئولەتی گەورەیە، ژیانێکی نوێیە. بابرێ فەرمونانی خان. بەڕاستی بۆ من زۆر گرنگە باسیەوە بکەم. دکتۆرەکانی کە بەتایبەتی دکتۆری ئافرەتان زۆر گرنگە کە بۆ نمونە من پلانی مناڵ دروستکردنم هەیە، دەبێت پێشوەختە چۆن دەچمە لای دکتۆرێکی ئافرەتان پێم دەڵێت دەبێت 6 مانگ چارەسەر وەربگریان 6 مانگ عیلاج وەربگری، پێشوەختە من چێکی خۆم بکەم و ئایا لە خێزانەکەی من نەنکم پورم دایکم هیچ باگراوندێکی خەمۆکیمان هەیە، ئەوە خۆپارێزیە بۆ توش نەبوون بە خەمۆکی. ئەوە یەک لە شتە گرنگەکانە. دوو زۆر گرنگە کێماگەمان لە تیمۆرکین هەبێ پێکەوە بۆی خۆپارێزی بکەین. بەڵێ أجي تأكيد الوين نقطة كم أزد مثالك إنم داخلك ببزانة بري چند رجال عياد يعني خلال فترة حملة دا طبعا بري بحال كوفيد نصاخ خموكي هبويا هات يدف من هاي فك علاج ورقرتيا جلك باش بويا شو يا مال دورو برا قلت يا بتش علاج أنت تخوي نخو بشتي نجيب حملة كتيا وشو يا سي هاي واجي اتوي وضع نفسية جلك الدجوار دا يا بوري بيع علاج حتى ولا هاتيا داخل المستشفى بويا بروجا وبي تشخيص كرن يا هاتي دمائي كدكتورة كيا نسائية قلت يا أبا حالة خموكية داده هر علاج خو ورجرا جا چند دا جرنجا أبا بيتا كنترول كرن هكو هاتا كنترول كرن أكيد أبا بشتي ولاديجي ده جلك باشتر إتا كنترول كرن. زور سپاس بو میوانه كانم هروها زور سپاس بو آمدبانی و بجدبانی برنامج که لا هرير و شقراوه هات بون سپاس بۆ بینەرانی خۆشەویستی پرۆگرامی دکتۆر ئاراسیش تا بەرنامەیەکی دیکە دوور بن لە خەم و خەمۆکی. تەندروست بن.